ئەم دەڕاستەیە بەرهەمی گەنمی ئەمساڵی جوتیاران دەچنێتەوە. بەرهەمێک هێشتا چارەنووسی ڕوون نییە. ئایا دەبێتە نان و قەرەبووی ماندووبوونی ساڵێکی خێزانەکان یان دەبێتە ئاهێکی تر لە ناو دڵی جوتیاران؟ دوای وەرزێک لە چاوەڕوانی ئێستا کاتی دروێنەیە. لەگەڵ دەنگی دەڕاستەکە دەنگی نیگەرانی جوتیارانیش بەرز دەبێتەوە. نیگەرانن لە وەرنەگرتنی تەواوی بەرهەمەکانیان و نزمی نرخی کڕین لە لایەکی تر. سەد دوانم عەرز مەسەرەن مەرەشەم هەیە 15 تەن گەنمم لێ وەرەگری ئایا ئەنتاجی سەد دوانم بەرا و 15 تەنە ئەمە هەناحەقێکی زۆرە. جا حکومەتی هەرێم نە ئەمەتە فەلاحەکان جواب بکە جوتیارەکان جواب بکە بڵێ ئێوە عایدی مەرکەزین و مەرکەزی شتێکمان بۆ بکە نە ئەمەتە خۆی بتوانێت ئیشێک بکە. ئێمە لە بینی حکومەتی هەرێم و مەرکەزیە ڕاستی زەرمەندەکە جوتیارە. وێڕایی گرانبوونی تێچووی کشت و کاڵ، بەڵام بەغداد ئامادە نییە تەواوی بەرهەمی جوتیارانی هەرێم وەربگرێت، بۆیە دەڵێن ناچارن ڕێژەیەکی زۆر لە گەنمەکانیان هەرزان فرۆش بکەن. ئەمە لە کاتێکدایە تەواوی پارەی ساڵانی ڕابردوویان هێشتا وەرنەگرتووە. ناچارم هەرزان فرۆشی بکەم و لە ناوی لەم گەنمەکەم تەمۆحیەوە ما بوو ئیمساڵ گەنم بدەم بە 600 بەسەوە تا دامە بە 310 و 330 و لای زۆرەکەی 340ەکە لە پای ئەوەی شەوە پارەیش ناکە گەنمەکە ساڵان بنێتۆیانەدا پێمان سەمادیانەدا پێمان ئەوانش نەماوە هیچ لێ نەماوە ناوەڵا هیچ خزمەتی جوتیار ناکەن. کێشەی فرۆشتنی گەنم چەندین ساڵە لە نێوان هەرێم و بەغداد وەک گرەیەکی نەکراوە ماوەتەوە. جوتیارانی هەرێم دەڵێن ئەو گەنمەی بەغداد لێیان وەردەگرێت زۆر کەمترە لە بەرهەمی جوتیارانی بەغداد و باشووری عێراق. سەرەڕای ئەوەی نرخی وەرگرتنی چەندێک گەنم کەمترە لە نرخی گەنمی جوتیارانی عێراق. ئەمە 39 ساڵە من لە بواری دەڕاستایشەکەم و خۆم هەمووکو جوتیار هەمووکو خاوەن دەڕاستە ساڵی وەک ئیمسا خراپ نەبووە بۆ جوتیار وەکو ئیمساڵ نەبووە یعنی بەڕاستی پشت کریاتە جوتیار یعنی کەسێک نییە خەمی جوتیار بخوا کەسێک نییە خەمی یعنی خەمێک ئەم جوتیاران بخوا ئەم گەنمە لەکوێ ساحب بکەن و بەڕاستی گەورەترین زەرەرمەند جوتیار ئەیکا و باجەکەیدا ئێمەش باجێتێن چەند ساڵەتر سێ ساڵێکی تر بێتەوە وەکو دەڕاستە ئێمەش باجێتێن خەڵتوەم نەکە ئێمەشمان نی. پەرلەمانتارێکی بەغدادیش ئاماژە بۆ دەکات لەم کابینەیە هەوڵی جدی دەدەن ئەم کێشە هەڵواسراوە لە نێوان هەردوو حکوومەت یەکلایی بکەنەوە. پێویستی بە جۆرێک لە ڕێکەوتنێ ئەو ڕێکەوتنانە کاتێک یێتە بواری دارایی و بواری دەوری نوێنەرانی کورد ئێمە درێغی ناکەین بۆ زانیاری جەنابەت ئێمە لە فراکسیۆنی هەڵوێستیش ئەندامێکمانەیە لە ژنی کشت و کاڵ کە لەوێ یەکێک لەو ئەرکانی کە بۆ یەکلابووەتەوە مەسەلەی ئەم بابەتە مافانەی جوتیارانە. حکوومەت عێراق ئامادەیە بۆ ئەم ساڵ تەنها 292,000 تەن گەنمی جوتیارانی هەرێم وەربگرێت لە کاتێکدا ساڵانی تر بڕی 400,000 تەنی وەرگرتووە. بەڵام هەرێم دەڵێت ئەم ساڵ نزیکەی 2.5 ملیۆن تەن گەنمی هەیە بۆیە ئەو برا بەکەم دەزانێت و داوا دەکات لانیکەم بەغداد 150 بەرهەمەکەی وەربگرێت. سنوورکەریم دەنگی ئەمریکا گەرمیان.